بناوی خواهی گەورە و میێرەبان بەڕێزان، ئێمە ئەوڕۆ وەکوشاندی حکوومەتی هەرێمی کوردستان هاتین بۆ ئەوەی داکۆکی لە مافە دەستووریەکان و شایستەدارەکانی خەڵکی کوردستان بکەین و لەگەڵ حکوومەتی فدرالی بگەین بە هەندێک چارەسەر بۆ ئەم گرفتانەیە کە ئێستا هەن. لێرە لە جێ خۆیەتی من سپاسی فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمانی عێراق بکەم کە هەم لە هاتنمان لە پێشوازیدا بوون و هەم ئێستاش پشتیوانی خۆیان بۆ ماف و شایستەدارەکانی خەڵکی کوردستان خستۆتە ڕوو و هەمومان بەیەکەوە یەک ڕێز و یەک هەڵوێست داکۆکی لە مافەکانی خەڵکی کوردستان دەکەین کە ئەمە خۆی جێگەی تەقدیر و پێزانینە و هیوادارم بەیەکەوە بتوانین هەموو ئەو مافە و شایستەدارەکانی کە هی خەڵکی کوردستانە دابینی بکەین. ئێمە لە سەرەتاوە لەگەڵ سەرۆکوەزیران گفتوگۆیەکی چڕ و دوور و درێژمان کرد، دوای ئەوەش لەگەڵ سەرۆک کۆمار و لەگەڵ سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حزبە سیاسیەکان و لایەنە سیاسیەکانی تر گفتوگۆی دوور و درێژمان هەبوو، کۆمەڵێک کۆبوونەوەمان کردووە لەسەر هەموو ئەو بابەتانە، قسەی زۆریشمان کردووە و داوامان کردووە کە بە چ شێوەیەک ئەم کێشانە چارەسەر بکرێن. دوو پێشنیاری درێژخایەن و کوردخایەنمان خستۆتە ڕوو کە شایستەدارەکانی خەڵکی کوردستان دابین بکرێ. بۆ چارەسەری درێژخایەن لەوانەیە پێویستی بە تەشریع و هەندێک گۆڕانکاری و هەموارکردنی هەندێک یاسا هەبێت کە بەیەکەوە دواتر کاری زیاتری لەسەر دەکەین، بەڵام بۆ چارەسەری ئێستا دیارە لە یەکشەمەی داهاتوو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەکرێت. هەر بۆ ئەم بابەتەش چەندین پێشنیارمان خستوتە ڕوو و پێشوازی لێکراوە و هەموو لایەنە سیاسیەکانی کە دیداریشمان کردووە لەگەڵیان ئەوانیش ئامادەی خۆیان دەربڕیوە بۆ پاڵپشتیکردن و پشتیوانیکردن لەو پێشنیارەیە کە هەمان بووە کە ئەوان بتوانین دواتر موچەکانی خەڵکی کوردستان دابین بکەین و ئەم ساڵ و ئینشاڵڵا موژدەی خێریشمان پێ دەبی و چاوەڕوانی کۆبوونەوەی ڕۆژی یەکشەم دەبین. هیوادارین ئەو ئامادەکاریانە هەمویان ببن بە بڕیار بۆ ئەوەی کە ئیتر ئەم گرفتە چارەسەر ببن بە شێوەیەکی زوو. ئینشاءڵڵا خەڵکی کوردستانیش بتوان موچەکانی خۆیان وەربگرن وەکو هەموو موچەخۆرێکی تر. من پێم وایە پێویست بە هیچ پرسیارێکی تر ناکە لە کۆبوونەوەکە پرسیاری پێویستیشتان کردووە بە لەوە کۆتەی بێت درەنگیشە بە چیتر کاتی ئێوەش نەگرین. زۆر سپاس.